سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. تەرمی بێشمار بە چاوی خۆتان ڕۆژانەی بینین کە لەسەر سوشیال میدیا بەڕاستی تەرمێکی زۆر لە ڤیدۆکانە هەیە کە بە تایبەتی لە وڵاتی ئێرانە و لە چەند وڵاتی کەش هەن کە شەڕی لێیە. ڕاستە حکوومەتەکان حاکمەکان لەوێ زۆر زاڵمن، بەڵام ئەمان لە سەدا پەنجایە، لە سەدا پەنجاشی خەتای خەڵکە. ئەلان بە بەڵگەوە بۆتانە سەلمێنم، چونکە ئەگەر بگەڕێنەوە دواوە لە مێژوو دووبارە بۆتەوە لە 2700 ساڵ پێش، یعنی 700 ساڵ پێش مەسیحیش، لە شاری نینەوە کە پایتەختی ئاشور بووە، بە هۆی 4 هۆکاری گەورەوە، یعنی درۆ، تاوانی و غارەت، داوێن پیسی و لەشفرۆشی، سحر و جادوگەری، خەڵکەکە بەڵایان بەسەر هاتووە. ئەلان بەپێی کتێبی پیرۆز بۆتانە سەلمێنم. لە ناحوم بەشی 3 ئاەتی 1 تا 4: قوڵ بەسەر نینەوە ئەی شاری خوێن، قوڵ بەسەرت سەراپای درۆیە پڕ لە تاوانە، نیچیری لێ نابڕێت، شەریقەی قامچی، خشخشی چەرخ، غاردانی ئەسپ و هەڵبەزینی گالێسکە، سوارەکان پێش دەکەون بە لێسەی شەمشیر وە برۆسکەی ڕم، زۆری برینداران و زۆری کوژراوان، تەرمی بێشمار، خەڵکی ساتمە لە تەرمەکان دەکەن. هەموو ئەمانە لەبەر زۆری داوێن پیسی لەشفرۆشەکەیە، ڕوخسار جوان و جادوگەرە گەورەکە. ئەوەی بە داوێن پیسەکەی نەتەوەکانی کردە کۆیلە، بە جادوگەریەکەی خێلەکان. ئەمین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.